خۆشەویستم گەڕاینەوە وڵاتان و بەردەوامین لە پرۆگرامی سێستێپ. ئێساش لەگەڵ هەردوو گروپە ستێپی سێم دەست پێکەین. باشە سەرتا بۆ دەستپێکردن بەم ستێپە پرسیارێکی خێرامان هەیە. لە بتمیم و قەدد ئەلف و زوڵف چیم، دەزانی بەمسیانە تاالبی چیم، وەفای ئەهدە لە من ڕۆح و لە تۆماچ، چییە چارەی ئەمانەت غەیری تەسلیم؟ شعری کێیە؟ نالی. زۆر ڕاستە. زۆر ڕاستە، دەست خۆش. لە گروپی ئێوە دەست پێکەین. گۆڤاری منداڵی سەردەم گۆڤارێکی ساڵانەیە، هەفتانەیە، مانگانەیە و تەنها سی چرکە. ئاگاتان لە کات بێ. گۆڤاری منداڵی سەردەم ساڵانەیە، هەفتانەیە، مانگانەیە. ئاگاتان لە کات بێ، کات تەواو بێ وەڵام وەرناگرم ئەگەر ڕاستیش بێت. هەفتانەیە. هەفتانەیە؟ هەفتانەیە. باش، وەڵامێکم وەرگرت. تەواو هەفتانەیە. کاتتان تەواو بوو، هەفتانەیە وەرگرت. باشە. بی ئێوە ئەڵەن چی؟ گۆڤاری منداڵی سەردەم گۆڤارێکی هەفتانەیە، ساڵانەیە، مانگانەیە. سی چرکەتان هەیە. ئاگاتان لە کات بێ. گۆڤارێکی مانگانەیە. گۆڤارێکی مانگانەیە. گوێم لە چۆپڵە نییە. دەستان خۆش بێ. چارگۆشەیەکمان بۆ بکەنەوە. پەرۆشت بووم تۆ لەکوێ بووی؟ گۆرانی کێیە؟ گۆرانی محەممەد ڕەوف کەرکووکی. میوزیک چەپڵە. سڵاوی خامی ئاشنام بەخێر بێیتاوە باوانم، پەرۆشت بووم تۆ لەکوێ بووی؟ جانەکەم ڕوونی چاوانم، پەرۆشت بووم تۆ لەکوێ بووی؟ جانەکەم نوری چاوانم. یەک چەپڵە قایم بۆ گروپی ئێ، بۆ گروپی بی. دەستان خۆش بێ. ئەم گۆرانی هونەرمەندی بەڕێز و خۆشەویست محەممەد ڕەوف کەرکووکی ڕێز و سڵاومان هەیە بۆی. شعرێکی کەمان هەیە بە پرسیار دەست پێکەین. باشە. ئەم پەندە کوردیە تەواو بکە، مریشکێکی هێلکەکەر لە بۆشایی باشترە، بەرانێکی پیر گایەکی جووتنەکەر دوو کەڵەشێر. پەندە مریشکێکی هێلکەکەر لە بۆشایی باشترە، بەرانێکی پیر یان گایەکی جووتنەکەر یان دوو کەڵەشێر. ئاگاتان لە کات بێ. پەندێکی پێشینانە. ئاگاتان لە کات بێ. دوو کەڵەشێر گایەکی جووتنەکەر. گایەکی جووتنەکەر. دڵنیان؟ زۆر ڕاستە. دەستان خۆش بێ. چارگۆشەیەکمان بۆ بکەنەوە. بێباکی لە ئاه قرچەی دەروونم. ئەزانن ئەم شعرە تەواو بکەن یان پرسیارێکی کەتان لێ بکەم و چارگۆشەی کەمان بۆ بکرێتەوە بۆی دڵنیا بن چ گۆرانیەکە. پرسیارێکی کە ئەڕۆم. پرسیارێکی کە گۆرانی بەناوبانگی پەپولەی ئازادی مەسهەری خاڵقی چی ئاوازی بۆ داناوە؟ حەسەن یوسف زەمانی مەسهەری خاڵقی بێژن کامکار، تەنها سی چرکە. گۆرانی بەناوبانگی پەپولەی ئازادی هونەرمەندی خۆشەویست مەسهەری خاڵقی کێ ئاوازی بۆ داناوە؟ حەسەن یوسف زەمانی مەسهەری خاڵقی بێژن کامکار. ئاگاتان لە کات بێ. حەسەن
حەسەن یوسف زەمانی بەڵێ زۆر ڕاستە چاوەڕوانیەوەی کە چارگۆشەیەکەمان بۆ بکرێتەوە گوێناگری لە ئا زامی سەختی من ئەزان چ گۆرانیەکە؟ بەڵێ میوزیک کاک لاوک ئەی شەمی شاوان ئەی شەمی باشە و چلچرای شاوان چەپڵە شەمی من ئەی ڕۆحی ڕاوان بیڵێنەوە بیڵێنەوە ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕاوان ئەی گلێناکەی پیری بێخاوان ئەی گلێناکەی پیری بێخاوان یەک چەپڵە گەرم بۆ گروپی بی ڕێزی سڵاومان بۆ گیانی پاکی ئەم کەڵە هونەرمەندە قادر کابان ئێستا پرسیارێکیکە هندۆسەکان بۆ حەجکردن دەچنە کوێ تاج مەحەل دەلهی پەرزگای سیگا تەنها سی چرکە ئاگاتان لە کات بێ پەرزگای سیگا زۆر ڕاستە دەستان خۆش بێم چارگۆشێکمان بۆ بکەنەوە بەو دەردەوە مەی چارەی خەمی من میوزیک چەپڵە چارەی خەمی من مەی نییە مەی خانە بڵێکی مارسەدی بیڵێنەوە. خۆی هەڵگرت هێلانە بڵێکی دەوە مەینام گرێمانە بڵێکی چە پێم وانییە بە قادرەوە فریان بکەوێکە ئافرین. پێم وانییە بەم قادرەوە فریان دەست خۆش. بکەوێکە سمم زۆز و وەفای بۆ نەبووێکانە بڵێ چەپڵەیەکی زۆر خایم دەستان خۆش بێم ئەم گۆرانیە ئی هونەرمەندی میوزیک دەست خۆش ئەم گۆرانیەژی هونەرمەندی بە ڕێز و خۆشەویست ناسڕی ڕەزازی ڕێز و سڵاومان بۆ هونەرمەندی ئازیز و خۆشەویست ناسڕی ڕەزازی ئێساش ئەچینە لای پرسیارێکی تر دەرهێنەری بەناوبانگ میل گیبسن کاری دەرهێنانی لە کام لەم فیلمانە کردووە گادفادر دڵە ئازاکە تایتانیک تەنها سی چرکە دەرهێنەری بەناوبانگ میل گیبسن تەنها سی چرکەتان هەیە ئاگاتان لە کات بێ تایتانیک و گەتفازە گادفادر دڵە ئازاکە تایتانیک ئاگاتان لە کات بێ دڵە ئازاکە دڵە ئازاکە کێ لە ڕاستە دڵە ئازاکە وەقت نامێنێت دڵە ئازاکە وەڵامی ڕاست بەڵێ زۆر ڕاستە دەستان خۆش بێ چارگۆشتێکمان بۆ بکەنەوە جان جان و جان جان میوزیک زاكام مني وشورابو اي هوان انتظارك مني وشورابو اي هوان انتظارك بابشي ناصر ويس ويسي خومانا بابشي ناصر ويسي خومانا برسياري
زۆر گەرم بۆ گروپی بی دەست خۆش لەبەر ئەوەی گروپی بی گۆرانیتان زۆر زۆرت حەزەکەین گوێمان لە گروپی ئەیش بێ ئێوەڵەن چی فەرموو زۆر سپاس زۆر سپاس بۆ گوێنی هاوکاریە چەپڵەکانتان زۆر سپاس سڵاو ئێستا چینە لای پرسیارێک شەقامی بەناوبانگی شانزەلیزێ لە کام لەم شارانەیە لەندەن پاریس ئەستەنبول پاریس زۆر ڕاستە دەستان خۆش بێ چارگۆشێکمان بۆ بکەنەوە لە ژێر ئاسمانی شینە تکایە بێدەنگی تکایە گۆرانی بێژ برایمی خات برایمی خات میوزیک چەپڵە لەژێر ئاسمانی شینە لە پەڵوتکەی بەفرینە کوردستان گاڕە دۆڵە و دۆڵ پێوە کوردستان گاڕە دۆڵە و دۆڵ پێوە نە لە شار نالا دێ نەمدی کەس وەک تو جوان بێ دەستان خۆش بێت چەپڵێکی گەرم بۆ گروپی ئەی ڕێز و خۆشەویستیمان بۆ گیانی پاکی هونەرمەندی زۆر گەورە مامۆستا ئیبراهیمی خەیات ئێستاش بچینە لای پرسیارێکی تر زۆر باشە نوێترین ئەلبومی گۆرانی گروپی کامکارەکان ناوی چییە بۆسن زەردی خەزان ئەورات گۆزەی تازە تەنها سی چرکە نوێترین ئەلبومی گۆرانی گروپی کامکارەکان ناوی چییە زەردی خەزان ئەورات گۆزەی تازە ئەورات کاتان ما بیری لێ بکەنەوە دووەڵام گۆزەی تازە گۆزەی تازە وەرمانگرت ڕاستە دەستان خۆش بێ کۆنتڕۆڵ چاگۆشێکمان بۆ بکەنەوە نیشانمان ئەدا وەزعی ناڕازی پرسیارێکی کەتان لێ بکەم بەڵێ پرسیارەکە باش مانگی تابان لە چەندەمین شەودا دەردەکەوێت مانگی تابان 15مین 14مین یەکەمین مانگی تابان لە چەندەمین شەودا دەردەکەوێت 14 چواردە بەڵێ 14 زۆر ڕاستە دەستان خۆش بێ چارگۆشەیەکەمان بۆ بکەنەوە ڕێی دووری بەرە و لووتکەی هەورازی نایزانن پرسیارێکیکە باشە چواردەی سێ ڕۆژی ڕزگارکردنی کام لەم شارانەیە چواردەی سێ بە دڵنیا 1991 ڕاپەڕی نەمەزنەکەی 1991 سلێمانی دوهۆک کەرکووک سلێمانی دوهۆک کەرکووک دڵنیان چەپڵێکی گەرم دەستان خۆش بێ کۆنتڕۆڵ چارگۆشەیەکەمان بۆ بکەنەوە بەدەم ڕێگەوە بە نوکتەبازی پرسیارێکیکە نایزان باشە پرسیارێکیکە کام لەم کارە ئەدەبیانە نوێترینیانە شعر ڕۆمان داستان سی چرکە نوێترین بەڵێ ڕۆمان نوێترینیانە ڕۆمان دڵنیای بەڵێ زۆر ڕاستە چارگۆشێکمان بۆ بکەنەوە نەمان ئەزانی چۆن ئەبڕێ وازوو
ئەیزانن هاوکارەکانمان ئەگەر نایزانن با بچمۆ لای گروپی بی ئێوە ئەیزانن محەممەد جەزا با بچینە لایەن باشە گروپی بی پێکەوە بیڵێن پێکەوە میوزیک دەست خۆش دەست خۆش ئەو دەستەی لەوێ بەفراوەی دەزان چەپڵە دەخراوە لێرە باگیروژین دەخراوە لێرە باگیروژین دەست خۆش چەپڵێکی گەرم بۆ گروپی بی بەڵێ ئەم گۆرانیای هونەرمەندی بە ڕێز و خۆشەویست محەممەد جەزا بوو ڕێز و خۆشەویستمان بۆ هونەرمەند و پێشمەرگەی ئازیز و خۆشەویست محەممەد جەزا ڕێز و سڵاو پرسیارێکی کە یەکێکە لە دامەزرێنەرانی تیپی مۆسیقای مەولەوی کێ خالید سەرکار زانا مەحموود هەژار ویلیەم یوحەنا و چیچرکە خالید سەرکار تکای بێدەنگی زانا مەحموود هەژار ویلیەم یوحەنا تکایە مامۆستا خالی سەرکار تکایە تکایە کێ مامۆستا خالی سەرکار خالید سەرکار بەڵێ باشە خالید سەرکار لە ئێوە وەرەگرم بەڵێ باشە بەڵێ بە بڕای ئێوە خالید سەرکار یەکێکە لە دامەزرێنەرانی تیپی مۆسیقای مەولەوی وایە بەڵێ باشە گروپی ئێ ئێوەڵەن چی ویلیەم یوحەنا دڵنیان بەڵێ. زۆر ڕاستە دەستان خۆش بێ چارگۆشەی کەمان بۆ بکەنەوە وەکو نەی کونکونە جەرگم عەدنان کەریم میوزیک دەست خۆش کاک لاوک وەکوونەی کونکونا جەرگم لە ناو هجرانی تۆ بۆیە بە سۆزینەی دەسووتێنم بە نەخمەینەی دەڵاڵێنم تەواو دەست خۆش بەڵێ ئەم گۆرانێکێکە لە گۆرانی هەرە خۆشەکانی هونەرمەندی بە ڕێز و خۆشەویست عەدنان کەریم ڕێز و سڵاومان هەیە بۆی زۆر سپاس بینەرانی خۆشەویستم بەم شێوەیەش ستێپی سێمان کۆتایی پێهات خۆشەویستانم ئەتوان ببنە خاوەنی ئۆتۆمبیلێکی فۆردی تۆرەسی مۆدل 2012 بە تەنها ناردنی یەک SMS بۆ 29 ئاساسیال تەنها ئاساسیال نرخی SMSەکەش 1000 دینارە